منەڵام ئیشکارێکم بۆ بدۆزەرەوە با بێتە ماڵەکە خزمەتمان بکە و نانشێشمان بکە چاو لە مناڵەکانی بێ ئەم هەر لاریەکە و واز ئەڵێ نایکەم و ئیش ناکەم من ماڵ باوکم دایکم لە باتی ئیشکەرە دوو ئیشکەری هەیە لە ماڵەکە من لە ماڵی باوکمان دەستم نەکرۆ بە ئاوا ئیشم نەکرۆ وەڵام من خۆ بۆ شم نەکرۆ بم بە کارەکەری ئەمان و ئیشکەم و ئەمان بەخێوکەم یان ئەگەریەکی ژنێ ئیشکە کارەکەدا خزمەتی ماڵ و مناڵی خۆی بکە ئەتمە لە ماڵ باوکمان نەم کردووە ئێوە غەڵەتیە بۆ یەکێ لە غەڵەتەکان کچی من ئەوەیەکێ لە غەڵەتەکانی دایکێ بۆ کە فێری ئیشکردنی نەکردووی ئەبێ هەموو کچێ هەر چوە فترەی مڕاهقەوە لە مناڵیشەوە بێت لە 4 ساڵی 5 ساڵی و جارجارێن ئیشی پێ بکەی بۆی پشت بەخۆی بەسێ ئێ باشەوە ئیمکانێتی خوانەی بڕی خوا ڕزقی بە بەڵام ئەهیوا ئیمکانێتی نییە شێ ئیشکرد ئەو کەسەیە کە ئیشە بۆکە خۆ عەبدی تۆ ئینسانە ڕاستە ئێمە هەندێک نەخۆشیان هەیە کەسانیان لەسەر جێکەوتووە نازان بەتەمەنە نەخۆشی نازان چی بەس ماشەڵڵا تۆ لە هەڕەتی لاوێتی تا کچی من جار لێ سا و ئیشکەرە بێ ئەی چەند ساڵێکی تر چیەکەی کاگازاجان ئەڵێ ئیشکەرێکم بۆ بگرە دوکتۆر گیان ژن بەرپرسیاری ماڵە ئەی ئەگەر مناڵ بە خێو نەکات و چێژ لێ نەنێت ئەی بۆ شووەکات هەست دەکەم خەسووم هۆکاری سەرەکی زۆربەی کێشەکانمانە و ئەو فێری ئەم شتانەی ئەکات کاتێک ئەم ژنەم ئەچێ بۆ ماڵی دایکی دوای ئەوەی ئەگەڕێتەوە خۆی مون ئەکات و دەست ئەکات بە بۆڵە بۆڵ هەر جارێ فێری شتێکی ئەکات جارێک ئەڵێت ئاڵتونم بۆ بکڕام بۆ فڵان کەس ئاڵتونی کڕیوە دایکم ئەڵێ تۆ چی لە خزم و هاوڕێکانت کەمترە ئەگەر ئاڵتونی بۆ نەکڕیت وەرەوە بۆ ماڵی باوکی خۆت لای دامەنیشە جارێک ئەڵێ سیارم بۆ بکڕە منیش حەزەکەم سیارێ خۆم هەبێت توخوا ئەمە ڕاستە دایک هانی کچەکەی بدات بۆ ئەوەی ماڵ بەجێ بێ هەڵێ لە جیاتی دوو قسەی خێری بۆ بکات پێ ئەڵێ لای دامەنیشە هەستەکەم ئەم خەسوومە منی خۆش ناوێت وەڵڵی دوکتۆر گیان لە کاتی گواستنەوەی هاوسەرەکەمە خۆی باشە زانێ پارێکی زۆری پێ خەرج کردم پێداگرت ئەبێ حەفلەیەکی لە هۆتێلێکی 5 ئەستێرە بێت ئەبێت خواردنەکەی بۆفیەی مەفتوح بێت ئەبێت ئەوەندە خزم و کەسی من داوت بکەی ئەبێت لە پێشی پێشەوە دابنیشین ئەبێت فلان گۆرانی بێژ و فلان گۆرانی بێژ بێنیت ئەمانە و چەندها داواکاری تر کەس و کاری من ڕازی نەبووم بەڵام من بە ناچاری زۆربەی دوکتۆر گیان زۆربەی داواکاریەکانی جێبەجێ کرد هەرچەندە ناڕەوایش بوو وەڵڵاهی دوکتۆر گیان تەنها حەفلەکەی هین گواستنەوەکەی بە خواردن و هۆتێل وشتەکەی 30 ملیۆن دیناری تێچوو تا ماوەیەکی زۆر من هەر قەرزم داوەتەوە بە خێزانەکەم وت باشە بۆ تۆ قسەیەک ناکەیت بۆ ڕازیە بیت ئەیوە دایکمە ناتوانم لە قسەی دایکیشم دەربچم ئێستاش قسە هەر قسەی خەسووە بەس کچی من ینی ئەمە ڕاست بۆ شنەخان تۆ ئەم هەموو پارێ 30 ملیۆن هەین تقریبا 2 دەفتەر زیاترەکە بە سعاتێ 2 ساعت 6 ساعت بە 7 ساعتی بە حەفلەکە یعنی ئەو پارەیە ئەگەر بتان نایە بە شتێکی تر باشتر نەبوو لەوەی کە تۆ ئاوا با 5 ئەستێرە نەبێکا کە 2 ئەستێرە خەڵک لەو دەشتا چێ بیکە لەوانێن دێ کەس ئێستا لەو دایک و باوکانە ئەڵێ بۆ کچەکەی من چی کەمترە لەوانەی زەم شتانە هەیە بەڵام بەسمەوەیە خۆ ئەتوانرە لە ئوتێلێکە لە هۆڵێکی کە خەڵکی تر زۆرینەی خەڵکتیایەکە بۆ ئەبێ ئەو گۆرانی بێژە مەشهورانە بێن بۆ ئەبێ نازامە و کەسە ینی ئەم هەموو مەسەفە تۆ بەڕاستە زانی بۆ قسەیەکەتیان نەکردو کاڵە ویستمە هەنی بەدایکە بتا دایکە خۆمە هەر لە ماڵەکەی ئەماچێتە دەرەوە سبێنێ من ئەبێ قەرزەکان بینەوە هەر ئەمە یاتەوانێ هەدە بێ من قوربەسەریەکە نەتەتوانی قسەیە بکەی کاک دکتۆریان ئەو دایکمە ناتوانم قسەی لە قسە بکەم لە بەرژەوەندی منی شا قسەی کردووە لەبەرەوە ئێمە هیچمان لەو کەسانی تر کەمتر نییە بۆ کەسانی تر هەیە خەڵکی لەم شوێنە حەفلاکەن ناڵین لە کەسی تر کەمترە بەس تۆ بێ بۆ خۆ مقارنەکەی لەوانەیە لە 100 خەڵکەوە بکە باڵین لە 100 بەس لە 190 ئەوە ناکە ئەی تۆ بۆ خۆت مقارنە ناکەی بە لە 190ەکە کە جاری وایە لە شوێنێکی ئاسایی یان ئەڵێ بەپی بەڕێگە خۆ پێ ڕاکێشە ناچێ هەموو مەسڵفە بکات لە شەوێک ئەم و پارەی بکاتە گیرفانی ئەم و ئەوانێ لە کاتێکا ماڵ پێویستی پێێتی کچی من خۆ دەزانی ژیان زەحمەت بووە ئەم مەسڵفە زیایە پێویستی ناکرد کاک دکتۆریان ئینسان یەک جار شووەکە و ژنێ هێنێ وڵی واسێ جار شووەکە و تەلاقی و جابێت ئەو کەی ڕاستە ئەیتر منیش حەزم لێ بوو حەزمە کرد بە قسەی دایکمم کرد بەڕاستی ئەی خۆت کەسێتی نییە کچی من ینی تۆ شوو کە تۆ بێ کەسێتی خۆتە بێ تۆ زانی حتا خی گەورەش قوبڵ ناکە ئەگەر شتێ لەسەر ناحەق بوو دایک و باوکۆ دایک و باوک پیرۆزن گەورن خۆمان باپیرین و باوکین و دایکین و هەموو شتێکین کێشەمان نییە بەڵام کاتێ باوک و دایک لەسەر حەق نەبێ
تۆ مەجبور نی نە شەرعەن نە قانونیە نە ئینسانیەن بە قسەی بکەی کچی من یعنی تۆ بیری لێ نەکردەوە کە ئەمە ڕاز نییە هەموو پارەی خەرج کرێ ئەم هەموو بیانەوە بگیرێ با چێ بە خزم و کەسێویش لە پێشەوە دانیشە خزم و کەسی تۆ ینی ئەمە بێ ینی ئەمە لەوانەیە دایکێ بە نوعی تر بێ بەسەمە لە دڵی گرۆ تا سا لە دڵی هاتی و دوای چەند ئەوە مناڵتان هەبوو کەس و کاری ڕازی نەبوون یخۆی کێشەکان لەوە سەری هەڵاوە